و هەر لەسەرم بابەتەش ساکار دڵشاد مافپەروەر و ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەسەرم بابەتە قسەی زیاترمان بووەکە و زانیاری زیاتری لێوەرەگرین. سڵاو لێبێت و ئەم کاتە و باش دەمەوێت باسی ئەوم بۆ بکەی لە ئێستادا بارودۆخی هاوڵاتیان لە چۆنە لە چه ئاستێکایە؟ سڵاوتان لێبێ لە کورسات نیوزی ئازیز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەنسبەت تەوەرەکەتان ئێمە لە شاری هەولێر دەبینین بەڕاستی بەداخەوە دەبواە پاشی ئەوەندە ساڵ حکومڕانیە دابنیشین دەستکەوتەکانی خۆمان باسکەین و بەرنامە و پلانی باشتر و تۆکمەتر دابدرابایە لە بۆ بەرەو پێشچوونی کوردستان و هەرێمی کوردستان و شانبەشانی وڵاتانی جیهان. ئێمە پلان و بەرنامەی گەورە و گشتگیرمان دانابایە لەسەر ئاستی جیهان و ئێمە دەبینین ڕۆژانە بە ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات دنیا بەرەو پێشچوون بەخۆیەوە دەبینێ. لەبەرەوە ئێمەش گەنجانی ئێمە لاوانی ئێمە هاوڵاتیانی ئێمە شایەنی ئەو خزمەتەن و چاویان لەوەیە حکوومەتە کوردیەکەی خۆمان پشتگیری گەنجان بکە و هاوکاری گەنجان بکە و بەرنامە و پلانی باشی هەبێ لە بۆ گەنجان. بەڵام بەداخەوە ئێمە دادەنیشین کە ناتوانین شتێک باز بکەین کە لە خزمەت گەنجان دابی. من ئەگەر لە سنووری پارێزگای هەولێر باز بکەم، ئێمە لە بەرنامەی پێشووتری ئەنجومەنمان و من وەکو سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری وەرشولاوان بەرنامەیەکمان داڕشت کە لەسەر ئەوە بی کە کۆچی گەنجان هۆکار و چارەسەرەکانی کۆچی گەنجان و لەگەڵ ئەوەش چارەسەری ئەوە چییە و هەلی کار لە بۆ گەنجانی سنووری پارێزگای هەولێر بە حکمی ئەوەی من ئەندامی ئەنجومەن بوومە لە پێشووترا و چارەسەریەکانی ئەو کێشە و گرفتانەی گەنجان جێی بکرێتەوە لە کابینەی پێشووتری حکوومەت. باش سازگار ئەو بەرنامەیەمان تەقدیم کرد. جەنابە ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر بوویت و هەولێر ئەو شاری کە ئێستا نەک تەنها لە هەرێمی کوردستان لە عێراقیشە چاوێکی زۆری لەسرە کۆمپانیایەکی زۆری تایە مەشروعی زۆر گەورەی تایە. بەڵام سێرەکەیت زۆربەی کات سوود لە توانای گەنجەکانی شاری هەولێر وەرناگیرێ، لە دەرەوە خەڵکە هێنرێت دەستی کاری بیانی ئەهێنرێ. وای کردووە کە بژێوی و ژیانی هاوڵاتیانی خۆمان سەخت و دژوار و قورس بێت، بەڵام لە هەمان کاتە ئەوانەی کە لە دەرەوەیەن و ئەو دەستیکاری کە هاتووە سوودێکی باش وەربگرێت و چۆنەڵی خێرێکی باش بکات. ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ینی بۆ تاسە نەتوانراوە ئەو گەنجانی کە هەمانە بە تایبەت کە ئێمە باسی مەسەلەن شاری هەولێرەکەین لەبەری جەنابە ئەندامی ئەنجومەنی ئەو شاری ئەو گەنجانی کە هەمانە دەبینین. بەڵێ فەرموو. بەڵێ بەداخەوە دەبینین لە سنووری پارێزگای هەولێر گەنجێک کە توانای زۆری هەیە، بەڵام دەبێت تەسکەی حزبی هەبێ. یعنی بە تەسکەی حزبی گەنجانمان لە شوێنەکان دەبێت کار بکەن و ئەگەر نەشی بوو لە بۆی هەیە لەسەر کار لا ببردرێ. ئەمە ناکەوێتەوە سەر گەنجانمان بەتوانە و کەفاءە وەرناگیرێن. و شتێکی تریش ئەوەیە کە دەبینین سوود لەو توانایانی گەنجان وەرناگیرێ، ئەوە یەکێک لە هۆکارەکانە و هۆکاری تریشی هەیە کە زۆرێک لە گەنجانی تر بێبەشن لە کار کرێکاری بیانی دێنە ناو سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر کە بەڕاستی پایتەختی هەرێمی کوردستانە و زۆرێک کۆمپانیا و شەریکەی گەورەی تێدا کار دەکا و منبعی کارە، بەڵام بەداخەوە گەنجەکانمان لی بێبەشن و بە بیانووی ئەوەی کە ئەو گەنجانەی ئێرانە کرێکی زیاتریان دەوێت لەبەر بارودۆخی کوردستان کە معیشەت قورسە دەچن کرێکارێکی بیانی دێنن بە کرێکی کەمتر ئەوان دەخەنە سەرکار و تەسکەی حزبیش بەڕاستی لێتان ناشارمەوە. گەنجانمان دەبێت تەسکیان هەبێ ئەگینا ناتوان کار. باشە سازگار خان مەبەستە ئەوەیە کە تەنانەت لە شوێنە ناحکومیەکانیش تەنها ئەبێ لایەنێکی حزبی بی ئەنجە کار وەردەگریان تەنها شوێنە حکومیەکان. بە تەئکید شەریکە و کۆمپانیاکان شوێنە حکومیەکان من زۆرێک لە دام و دەستگای حکومی دەبینم گەنجان تەعین کراون، بەڵام گەنجی چێ؟ گەنجانێک کە لە حزبێکی دیاری کراون،
گەنجانێک نین کە کەفاعەتیان هەبووە کە توانیان هەیە خەریجن اختصاسیان هەیە لەو بوارە لەسەر ئەساسی اختصاس لەسەر ئەساسی کەفاعە وەرناگیرێن بەڵام لەسەر ئەساسی ئەوەی کە ئینتیمان هەیە لە بۆ حزبێکی دیاری کراو ئینتیمان هەیە و تەسکەی ئەو حزبە بکرێن ئەو کاتە دەتوانن کار و کەسابەت تەنانەت لە کار و کەسابەتیش پێم خۆشە ئاماژە بۆ بکەم باورکەن هیچ گەنجێک ناتوانانی کەسابەت بکە ئەگەر پشتگیری شوێنێک نەباتن لە بۆ شوێنی ئیشکردنەکەی یعنی لێ ناگەڕێن کاسبکار کەسابەتەکەی خۆی بکە لێ ناگەڕێن هەر شوێنێک دوکانێکی بەسیتیش ترسی ئەوەی هەیە کە کار و کەسابەتی بکەوێتە مەترسیەوە. بەڵێ سازگار خان واتە ئێوە و ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێر ناتوان بە شێوازێکی تر واتە پلانێک بۆ ئەو گەنجانە دابنێن بە شێوازێکی تر کار بکەن کە پێویستیان بە پاڵپشتینە بێ واتە پانەڵیان بۆ دروستکەن پانەڵێک دروستکەمیان ئەنجامی بن بۆی کە فکرە بن بەم گەنجانە بۆی کە بە شێوازێکی تر و بەبێ پشتیوانی هیچ کەسێک کار بۆ خۆیان بکەن. بەڵێ من ویستم ئاماژە بۆ بدەم کە پرۆژەیەکمان هەبوو لە ئەنجومەنی پارێزگا من وەکو سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری وەرشوو لاوان ئەو پرۆژەیەم گەڵاڵە کرد و بەرنامەم تێدا داڕێشت بوو و بە ئەوەی من نەبوو بیرۆکەی من نەبوو بەڵام ینی با بڵێن لێکدانەوە و ڕاپرسی و بە دوواداچوونی خەڵکو و پرسیارکردن و بیرۆکەی چەندان کەسی بەتوانامان هێنا تێیدا لەنا ئەو پرۆژەیە جێمان کردەوە و پرۆژەیەکی زۆر گشتگیر بوو لە بۆ پرۆژەکەی لێ بەسەر بۆ گەنجان و لاوانمان بەڵام لەناو لیژنا تەنانەت یەک ئەندامی جگە لە فراکسیۆنەکەی خۆم و هەندێک لە فراکسیۆنە معارەزەکان ئامادە نەبوون وەکو حزبی دەسەڵاتداری حکوومەتی محەلی کە پارتی دیموکراتی کوردستانە ئامادە نەبوون یەک ئیمزا لەسەر ئەو پرۆژەیە بکەن و لەبەرەوە پرۆژەکە نەماتوانی کاری زیاتری لەسەر بکەین و هیوادارم لە داهاتوو لە شوێنی تر ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و سوود بە گەنجان و لاوانمان بگەێنرێ بەڕاستی گەنجانمان مەحرومن گەنجانمان بەتوانان سوود لە تواناکانیان وەرناگرین و بەداخەوە گەنجانمان بێکارن لەبەرەوە پێویستە دەرچەیەکی واڵا بکرێ بەڕووی گەنجاندا و بکرێ گەنجانمان سوود لە تواناکانیان وەربگرین و ئێمە نەتەوەیەکی گەنجین زۆرینەی ڕێژەی کورد گەنجە لەبەرەوە ناکرێت سوود لە توانای گەنجان وەرنەگرین. باشە سازگار خان لە هەرێمی کوردستانە چەندین دەواازەی نێودەوڵەتی هەیە کە بۆتە شوێنی جموجۆڵی بازرگانی و کارکردن لە دواهەمین سەرژمێری حکوومەتی عێراقا کە کردبووی دهۆک بە هەژارترین پارێزگار یاخود بە زۆرترین ڕێژەی بێکاری هەژمار کرابوو لە ناو سەرژمێریەکە هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیشە لە کاتێکا کە گەورەترین سنووری نێودەوڵەتی لە پارێزگای دهۆکایە بۆ تا ئێستا یعنی نەتوانراوە سوود لەم جموجۆڵە بازرگانیانە وەربگیرێت بۆ نەتوانراوە سوود لەو هێزە ناوخۆیی خۆمان وەربگیرێ کە ئێستا ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کوردستان بەڕاستی ئەوەی کە فەرمانبەر بێت یعنی هەموو 30 ڕۆژجارێک قورێسە بووە بە 50 ڕۆژجارێکیش کە چاوەڕی موچەکەیەت یعنی نەتوانراوە سوود لەم بابەتانە وەربگیرێ بە تایبەت لە پارێزگایەکی وەکو دووەکە کە یعنی وڵای هەر عیبەیە کە بە هەژارترین پارێزگا لە عێراقیشا دەستنیشان کراوە. دەتوانم بڵێم دابش بوون ئێمەی کوردستانیان بەسەر دوو تەبەقەدا تەبەقەک لە ئەوەی کە کوردایەتیمان کرد ئەوەی کە قوربانیماندا ئەوەی کە شەهیدماندا لە خوار هێڵی هەژاریەوەین ئەوەی تریش کە هاتە سەر حازری ئەوانە لە سەر و تەبەقەی دەوڵەمەندین ئێمە دوو تەبەقەی زۆر جیاوازین چینی ناوەڕاستمان نەمایە بەداخەوە لەبەرەوە تەوازن تێکچووە لە هەرێمی کوردستان ئێمە دەبێ ئەو پارسەنگە ڕاستکەینەوە ئێمە دەبێ ئیش لەسەر ئەوە بکەیت تەبەقەی وەسەد دروستکەین
ئەوانەی کە لە ژێر پرۆژەکەمانە کاندید لەسەرەوەیە مەجموعەیەکن ئەوانە قڕخکارن قوربانیان نەدایە پێم خۆشەتخوا ئەوەی تاواکەم قوربانیان نەدایە حازرخۆرن و هیچ ڕۆژێک لە کوردستان ساردی و گەرمیان نەدیتە ئێستش بە یەک چقەنە خوا نەخواستە ئەو هەرێمە ڕوبەڕووی مەترسی بێتەوە پێشەر هەمویان غار دەدەنە وڵاتانی تر و هەمووی جنسەی وڵاتانیان لە جیرفاندایە لەبەرەوە ئەوانە هیچ کاتێک ئومێدیان بۆ کوردستانە نەبووە ئەوە ئێمەین دڵسۆزەکەین ڕوبەڕووی داعش دەبینەوە ڕوبەڕووی مەترسیەکان دەبینەوە ڕوبەڕووی هێرش زەبر و زەنجی داعشمان ڕوبەڕوو بۆەوە و کوردانی شنگال کەتنە بەردەستی باش سازگارخان ینی بەرنامەکەمانەوەی نەماوە سازگارخان جەنابێ کە ئەندامی ئەنجومەنی پێشووی پارێزگای کەرکووبی مافبەروەریت کەسێکی شارەزای و بەردەوام لە ناو خەڵکایت و خەڵکە بینی چاوپێکەوتنە هەیە لەگەڵ خەڵکە لەگەڵ هاوڵاتیانە پێم بڵێ ینی وەرە ئێستا لەم بەرنمەیەوە پلانێک ڕێگە چارە چییە بۆ ئەوەی کە ئێمە سوود لەم هەموو دەرچووی زانکۆی خۆمان وەربگرین سوود لەم هەموو گەنجە بە توانایی خۆمان وەربگرین ئەبێت چی بکەین ئەبێ حکوومەت پلانی چی بێ ئەبێ بەرپرسەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە لەگەڵ ئەم کەیسیا بکەن کە گەنجەکانمان ڕێی مردن و ڕێی لە ناوچوون نەگرنە بەر و هەمی سەری خۆی هەڵبگرێت و بڕات و نەزانێ ئایندەی چی لێە لەم وڵاتە جوانی کە خۆمان هەمانە بتوانێت هەم حکوومەت سوودیان لێ وەربیژیرە سوودیان لێ ببینێ هەم ئەوان توانەکانی خۆیان بخەنە گەڕ بۆ حکوومەت و بۆ وڵاتەکە. بەڕاستی من ئەوەی دەیبینم ئێمە وەکو خەڵکانی دڵسۆز زۆرێک لە با بڵێن یەکێک لەو مافەهەرە ئەساسیانەی کە ئێمە لەوانەیە خەڵکێک زۆر دڵی شکایە خەڵکێک زۆر عاجز کرایە و خەڵکێک زۆر بێ ئومێد بووە من ئەوەی پێ دەڵێم تاکە مافەک کە تو هەتا بڕۆ ئەو حەقی خۆت 4 ساڵ جارەکە بڕۆ ئەو حەقی خۆت بکەوە ڕێگە مەدە کەس لە جیاتی تو بڕیار بدە ڕێگە مەدە 4 ساڵ جارێک 4 ساڵ غەدرت لێ دەکرێت زوڵمت لێ دەکرێت حەقت دەخورێ بەشی تو دەدرێتە خەڵکەکی عەرەب بەشی تو دەدرێتە خەڵکەکی تورک موچەکەمانە کە بەو شێوەیە ئەوە سازگارخانانی باسی ئەوە بکەین ینی ئێستا لە وڵاتی ئێمەیە کە ئەوە موچە نیە ئەوە بارودۆخی وەکو سانا باسی کرد سارا باسی کرد بارودۆخی ئابووری خراپە گەنجان چۆن سوود لە توانەکانیان وەربگری من ئەمەم پێ بڵێ ینی جەنابێت شارەزای لە بوارەکەیە پێم بڵێ مەسەلەن چۆن گەنجێک کە دەرچووە کە دەرچووی زانکۆیە شادەیەکی بەرزی هەیە زمانێکی باشە زانێت توانایەکی باشیە بتوانین سوودی لێ وەربگرین. من دەڵم بەپێی اختصاصبی و هەر گەنجێک کە توانە و کەفائی هەیە دیارە لە سیڤەکەی ڕەنگ دەداتەوە و پێویستە ئەو گەنجانەی کە بە شێوەیەکی جوان پەروەردەکراون نەچین بیانیەک بینین سوودی لێوەرگرین نەچین کەسێک بێ کە لەسەر ئەساسێکی باتڵ ئەو کەسانە بانکەین و لەسەریان دابنین نەخێر گەنجی زۆر بەتوانامان هەیە گەنجی زۆر شارەزامان هەیە و دەکرێت لە شوێنە جیاجیەکان بەپێی اختصاسی ئەو گەنجانە من نمونەیەکت لە بۆ دێنەوە بەڕاستی بەڕێوەبەری پەروەردە هاواری لێ هەڵستاوە بەڕێو دەڵێ مامۆستام نییە لە مەکتەبەکەم دەرس بڵێتەوە کەواتە دەبێ حکوومەت پلانی هەبی لە بۆ ئەوە دەبێ حکوومەت گەنجانمان بینی لەو شوێنانە شوێنەکانیان پێپڕکاتەوە ئەی دەکرێت مەکتەبەکان قەپات کرێ ناکرێ دەکرێت خەستەخانەکان قەپات کرێ ناکرێت بەڵام دەستێک هەیە بەڕاستی دەمەوێت ئەوە بڵێم گرنگی زۆر بە خوێندنگە حکومیەکان تووشی ناچاریەک دەکەن کە هاوڵاتی ناچار بکەن منداڵەکانیان بنێرنە مەکتەبە ئەهلیەکان و ئەگەر بە هەر جۆرەک بی لە قوتی ماڵ و مناڵیان ببڕنەوە و ئەگەر سواڵیشی لە بۆ بکە
و مەجبوری دەکا لەبەرەوەی کەرتی حکومی فەشەل پێدەینی لەبەرەوەی بەخۆی مەکتەبێکی ئەهلی هەیە بچی لەوێن دەر منداڵەکان ئیدامە بە خوێندندا و ئەوە لە بۆ بە هەمان شێوەش لە بۆ کەرتی تەندروستیش ڕاستە پێویستە ئەو گەنجانە بە شێوەیەکی ڕاست و دروست لە جیاتی ئەوەی لە کەرتی تایبەت کارەکە بکە با لە کەرتە حکومیەکە کارەکە بکە خوێندکارەکان بە شێوە بەڵێ ببوورە بەس واتە زۆر بە کورتی واتە تەنها چارەسەر ئەوەیە کە لایەنە حکومیەکە بێتە سەر خەت و تەواوی ئەم کێشانە چارەسەرکە ئێمە لە لایەکی ترۆ ناتوانین ئەو کارە بکەین بەتەکیید ئەوە دەبێت لە بەرنامە و پلانی کابینەی نوێی حکوومەت دابی خزمەتی گەنجان و لاوان بکە خزمەتی سەرجەمچین و توێژەکان بکە و هاوڵاتیان لە چاوەڕوانی ئەوەدان ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکرێتەوە بەڕاستی تەوازنی نەمایە ئەو حکومڕانیە دەبێت بە شێوەیەک بێ هاوڵاتیان تێدا مافخوراو نەبن هاوڵاتیان مافیان تێدا دەستەبەر بکرێ و گەنجان و لاوانمان پشتی شێریان بە بەرکەوی لە بەرەوەی زۆرینەی هەرێمی کوردستان گەنجە و سەرجەم چینی توێژەکانیش بە هەمان شێوە مافیان تێدا دەستەبەر بکرێ. زۆر سپاس سازگار دڵشاد مافپەروەر و ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی.